زۆر دڵخۆشم خەونەکانی دوێنێکە بۆ ڕاستێکی ئەوڕۆکە خەونەکانی ئەوڕۆکەشمان ئینشاءالله فیردەوس و لقای خوای گەورەیە و خوای گەورە عاقبەت خێرمان بکاتن خوای گەورە ئەو تێش و ئەو زەخیرەمان لەگەر قبول بکاتن دەپارێمەوە دەڵاڵێمەوە لە خوای گەورە کوردستانمان ئاوەدان بیتن لە ژیاندا بە تەندروستی باش بژین لە ئاخیرەتیشدا لەوانە بین کە خوای گەورە عەفویان دەکا بەبێ حیساب بەهەشت هەشت دەرگای هەیە دەرگایەکی هی ئەو کەسانەیە کە چۆلترە لە چاو دەرگایەکانی تر دەرگایەک هەیە زۆر قەرەباڵغا دەرگای ڕەیان پارەی تێناچی خەڵک زۆر بە ڕۆژی دەبیتن بەس دەرگایەک هەیە دەرگای ئەو کەسانی کە حاجەی خەڵکی جێبەجێ دەکەن پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێتن چۆلترین دەرگا ئەو دەرگایەیە چونکە خەڵک ئەو های لێ هاتیە حاجەی خەڵکی جێبەجێ بکەی گەورەترە لە یەک مانگ ئیعتیکافکردن لە مەدینەی پیرۆز بەڵام ئەو مەفهومەیە ئەو تێگەیشتنەیە زۆر جاران بەرجەستە ناکرێت لەناو زهر و هزنی ئینسانەکان لۆیەکە ئیشکردنمان تاوەکو بمانەوەی خوای گەورە ببینین کە پێویستە هەمومان سوورەتێکە بخینین جومعانان سنەتە یعنی نەک واجب کە لە ئاخر ئایا لە ١٠٠ خوای گەورە دەفەرمێتن چێ دەیەوێ ئەمن ببینیتن دوو ئیشان بکاتن یەکەمینیان ئیشی چاکە بکە دووەمینیان شریکم لۆ دانەنێتن دەتوانی ئەمن ببینیتن طبیعی ئەمن و ئەنگۆ هەر هەمومان ئەوە لەسەر کوڕی ئەرزی هەیە ئێستا کە برێن وەرە باسی بەهەشتی بکە نازانین چییە بەهەشت ئەمە نازانین بەهەشت چییە یعنی ئەمە ڕەئوز نوقاتی دەزانێت لەسەر بەهەشتی تەنانە نەک لەوەی لە جسمی خۆمان هەموو طب نازانی چێکە ڕۆحە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی نەگوتینە داوای کردیە خوای گەورە کەشفی نەکردیە ئەسراری ڕۆح کە بەشەکە لە هەمومان ئەمە نازانین چییە یعنی مستەوای ما کەمە لە بۆ تێگەیشتنی شتەکان پێغەمبەر صلی الله علیه وسلم فێری کردینە هەموو چاوەکان کەس نەیدیتیە جێیەکان کەس جێ لێ نەبووە بە خەیاڵیش بەمێ شکەست دانات یعنی ئێستا ئەمە خەیاڵیش بکەین برێن بەهەشت ئەو هالەیە بە خەیاڵ ئەو بەهەشت نییە چونکە بە خەیاڵیشمان دانایەتن بەڵام دڵنیا بن وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى ئەوە پەیامێکی خوای گەورەیە کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم باز دەکاتن بەهەشت ڕەئوز نوقاتەکانمان لۆ باس کرا مەسد کە دەرێتن ڕووباری ئاوی سازگاری تێدایە شیرێکی تێدایە بۆ گەن نابی شەرابەکی تێدایە پێ سەرخۆش نابین هەنجینێکی تێدایە سافیشە هەنجینەکە بەس کو ئەمە نازانین ئاوی کەوتەر هەیە ئاوی کەوتەر یەکات کە دەیخۆینەوە ئیدی تێنێتیمان نامینێتن ئەمە بزەبت ئەو شتانە نازانین بەڵام یەقینمان هەیە بەوەی کەوا قیامەت هەیە لۆیەکە کۆڵ نادەین لۆیە منزڕین لۆیە داواکارین لۆیە ناترسین لۆیە هەوڵ دەدەین لۆیەکە بە زەمکردنی هەموو خەڵکی سارد نابینەوە بە چەپرە لێدان و مەدحکردنی هەموو خەڵکیش تەشجیع نابین چونکە دەزانین ڕازیکردنی خەڵکی لەکنەمە غایە نەبووە ڕازیکردنی خوای گەورە لەکنەمە غایە بەڵام خزمەتکردنی خەڵکی وەسیلەکە خوای گەورە فێرمان دەکات دەرێ ئەمن نەخۆش کەتم نهاتیەکەنم دەرێ خوایە گیان ئەتو کو نەخۆش دەکەوی دەرێ فرانکە عەبدم نەخۆش بوو سرد لێ نەدا سەردانی نەخۆشی خێرە ئەدی ئەگەر ببیە دکتۆر پیشەی دکتۆری دروست بکەیت طبیعی پیشە لەگەر ئیشی فەرقی زۆرە ئەمە لە کولیە طب بووین 6 ساران خوێندمان ماندی بووین هیلاک بووین کەس ڕۆژانەی نەدەداینێ پیشەمان دروست دەکرد بەڵام یەکێک ئیشێکی دەکاتن ئێوارە پارەی وەردەگری ئەمە پیشەمان دروست کرد دوای کە هەستن خیبر و خیدمەمان لەسەری دانا ئەو جا هاتین دەرێن لێدەن سەڵەواتی لێدەن بە نرخەشی هەرزان پێشکەش بە خەڵکی دەکەینەوە میهرەبانی دڵسۆزی و لێزانی